من عمان نەزمەدین لە بەرنامەیەکی نوێی باسی ڕۆژ لەگەڵداندا. بەرنامەی ئەمڕۆمان لە دوو تەوەر پێکاتوە لە تەوەری یەکەم باس لە دۆخی ئابووری هەرێمی کوردستان و ئەگەرەکانی دەرباز بوون لە قەیرانی دارایی یەکەی. لە تەوەری دووەمی بەرنامەکەش باس لە ئامارەکانی تونوتیژی دژی ئافرەتان دەکەین کە لەلایەن بەڕێبەرایەتی گشتی بەرەنگاربوونەوەی تونوتیژی بەرامبەر بە ئافرەتان بڵاو کراونەتەوە. لە تەوەری یەکەمەوە دەستپێکی ئەو قەیرانە دارایی هەرێمی کوردستانی تێکەوتووە بەرەو شوێ هەنگاو دەنێت. ئایا ئاسوەیەک بۆ چارەسەرکردنی هەیە؟ لە ماوەکانی ڕابردوودا حکوومەتی هەرێمی کوردستان کۆمەڵێک ڕێوشوێنی گرتە بەر بۆ چارەسەرکردنی قەیرانی ئابووری، وەک پاشەکەوتکردنی موچەی فەرمانبەران و کەمکردنەوەی خەرجیەکان و پەیڕەوکردنی سیاسەتی سک هەڵگوشین و تەرشێقکردنی وەزارەتەکانی حکوومەتی هەرێم. لەلایەکی دیکەشەوە دابەزینی نرخی نەوت کە یەکێک بوو لە هۆکارەکانی قەیرانەکە بەرزبوونەوەی بەخۆیەوە بینی. ئەم هۆکارانە چەندە کاریگەرن بۆ هەنگاونان بۆ دەربازبوون لەو قەیرانە. بە میوانداری بەڕێزان شەماڵنووری ئابووریناس کە لە ستۆدیۆ لەگەڵمانە، هەروەها دکتۆر خالید حەیدەر مامۆستای زانکۆ گفتوگۆ لەسەر ئەم پرسە دەکەین. بەخێربێن بۆ بەرنامەی ڕۆژ. من ئەگەر بەو پرسیارە دەست پێ بکەم، پێشتر قەیرانی دارایی یان قەیرانی ئابووری لە هەرێمی کوردستانە لە بارودۆخێکی زۆر خراپ تەماشا ئەکرا، بەڵام وردە وردە هەنگاوەکان بەرەو ئەوە ڕوا هەرێمی کوردستان بە جۆرێک لە جۆرەکان دەرباز بێت لەم قەیرانە. ئێوە پێتان وایە ئاسوەیەک هەیە بۆ دەرباز بوون؟ بەڵێ، هەڵبەتە هەموو کۆمەڵگەیەکی نێودەوڵەتی و هەموو میلەت و نەتەوەیەک بە لە سوڕی ئابووریدا بە قەیران و تەنگەژە و کێشەی ئابووری تێپەڕابێ. واتە مشتێکی زۆر زۆر ئاسایە کە تۆ بکەویتە قەیرانەوە، بەڵام ئەوەی کە نەئاسایی بوو، ناسروشتی بوو لە قەیرانە دارایی و ئابووریەکەی هەرێمی کوردستانە نەبوونی پێشبینی و پێشهاتەکان، واتە تەوەقوعاتەکان نەبوو بۆ ئەوەی کتوپڕ کەوتیتە ناو قەیرانێک و بۆیە قەیرانەکە زۆر جەرگپڕ بوو، یاوەتە جەرگپڕ بوو و هەروە زۆر ئازاربەخش بوو بۆ فەرمانبەران و بۆ چین و توێژەکانی ناو کۆمەڵگا، چونکە خۆ دەزانی هەرێمی کوردستان بەر دەم کۆمەڵی تەحەدایە بوو. یەکێک لەو تەحەدایانە ململانەکانی حکوومەتی ناوەندی و ئەو گەماڕۆ توند و سەختەی کە بەرامبەر بە هەرێمی کوردستان چەندین ساڵە دەستی پێکردەوە. ئێمە لە ناو کەناڵەکانی ڕاگەاندنە هەڵەیەکە بیستین وازایان دوسێ ساڵە بودجەی هەرێمی کوردستان بڕاوە. لە 2023 ئەوەتی حکوومەتی ناوەندی عێراق دروست بووە، لە زۆر شتە هەرێمی کوردستانی پەراوێز خستووە، بگرە دژایەتی پێکردووە تا گەیشتە ئەو دۆخەی کە سەردەمی مالیکی و دواتیش عەبادیە چوە دۆخی جەنگی ئابووریەوە، واتە گەماڕۆی ئابووریەوە. دواتیش هەممان بینیمان کەمی سیولە و نەناردنی بەشە بودجە و بڕینی بودجەی هێزی پێشمەرکە و ئەو دژایەتیانەی کە بەرامبەر بە ناردنەرەوەی نەوتی هەرێمی کوردستان کردی و هەروەها کۆمەڵی کێشە و گرفتی دیکەی کە بەهۆی شەڕی داعش و کۆمەڵی هۆکاری کە هاتنی 1,800,000 ئاوارە، ئەمە ئەبوایە کاربەدەستان و بەرپرسانی حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی لە وەزارەتی پلاندانان و وەزارەتی دارایی پێشبینی و تەوەقوعاتی ئەو تەحەدا قورسیان هەبوایە کە ئێمە کەوینە ناو قەیرانێکی واوە، واتە پێشتر هەڵمەتی چاکسازیەکان و دەستپێوەگرتنەوەی پارە و خەرجیەکان و کەمکردنەوەی خەرجیەکان و هەوڵدان بۆ گەڕان بە دوای سەرچاوی داهاتیکە دەستیان پێکردە. هەر چۆنی بێک تازە کەوتینە قەیرانەکەەوە، وازانم تۆمەت بەخشینەوەش نییە. دواتر حکوومەت ئەم هەنگاوانەی کە بەڕێزی باسیەکەی ئەم هەنگاوانەی نا لە کەمکردنەوەی خەرجیەکان، تەرشێکردنی وەزارەتەکان، پاشەکەوتکردنی موچە، ئەمانە چەندێک کاریگەریان هەبوو لەسەر باشترکردنی شتە ئەو لەو شتە سیر و سەمەرانی کە لە هەرێمی کوردستانە هەیە زۆر شت هەیە بەدەل لە یاسا ئابووری و زانستی ئابووریەکانە. بۆ نمونە کاتێک کە تۆ بێ بازاڕی و قەیرانی دارایی توژە بێ، پارەی زیاتر ئەخیتە بازارەوە بۆی جوڵێ بە بازار بێت، تۆ بە پێچەوانەوە هاتی خەرجەکانی کەم کردەوە. باشە کە خەرجەکانی کەم کردەوە، واتە خەرجی حکوومیەکانی کەم کردەوە، پرۆژەکانی ڕاگرت و هەروە موچەی فەرمانبەرانی پاشەکەوت کرد. ئەمە نابێتە هۆی کەمبوونەوەی خەرجی لە ناو بازارە، کەمبوونەوەی بەکارهێنانی پارە و کەمبوونەوەی دروستبوونی بێبازاری، کەواتە لەو حاڵەتەیە بێبازارێکە قەیرانە ئابووریەکە زۆر گەورەترە لە قەیرانێکی حکوومەت کە تۆ موچەکان پاشەکەوتەکەی. ئەبێتە هۆی ئەوەی کە سەرجەم باج و سیولە و هەروە ڕسوماتەکانی حکوومەت کە دەستیەکەوێتەوە کەم بێتەوە. جوانترین بەڵگەش بۆ ئەوە هەر زوو وەزارەتی دارایی و ئابووری ڕایگەیاند کە باجی دەواازە سنووریەکانیان نیواونی و دابەزیوە،
باجی برایم خەری لە سا 50 هاتوتە خوارەوە باجەکانی حاجۆمەران و پەروەزخان و هەمووی بە هەماشەوە و هەروە باجی دەرامەت و خانوبەرش بە هەماشەوە تەنانەت حەزەکەم ئەوە پێ بڵێم تەنانەت نرخی بێدانی کارەبا و ڕسوماتی ئاو و پێداویستەکانی سەر شانی بڵێن هاوڵاتیان کە خرجەکەن ئەو پێداویستانی سەر شانان کە پێویستە پارە بنەوە بە حکومت ئەوەش نەک نیواونی و بگرە سێ هێندەی خۆی بەرەو کەمبوونەوە چووە کەواتە تۆ لەلایەکەوە هەنگاو نا خرجەکانی حکومەتی کەم کردەوە لەلایەک تۆ هەنگاو نا داهاتەکانی کەم کردەوە بۆیە ئەمە خەلەلی ئابووریە واتە تۆ بەبێ پلان و بەبێ بەرنامە بەبێ پشتبەستن بە پسپۆران و شارەسایانی ئابووری هەنگاو بنێ تووشی ئەم کێشەیە بی حەزەکەم بزانانی ئەوەی کە ئێستا هەستی پێەکەی کەمێک قەیرانەکە خەریکە جوڵەیەکی پێەکەی بەرەو چاک بنەوەڕوە بەرزبوونەوەی نرخی نەوتە حەزەکەم بزانانی نرخی نەو لە ماوەی 3 ساڵی ڕابردووە قەت نەگەیشتۆتە ئاستەیستا کە 52 بۆ بەرەو 52 بەرمی 52 دلار بۆ بەرمی لێ بڕوە کامە نرخێکی زۆر گەورەیە بەراورد بە ساڵانی پێشوو لە شەڕی ئێران و عێراقا کە حکومەتی مرکزی لەو شەڕە سەختە بوو بەرمیە نوت بە 20 دلار بوو ئەو توانی ئەو شەڕە سەختەش بەڕێوە بەرە و هەروە موچەی 1 ملیۆن ڕێژەی موچەخۆرانیش بدا کەواتە ئەو نەبوونی خەلەری ئابووریە و ئەو نەبوونی بەرنامە و پلانی ئابووریە کە نەبوونی فەرهەنگێک و سیاسەتێکی ئابووریە وای کردو کە ئێمە نەتوانین ئەو داهاتە زۆری کە هەمانە بە شوەیەکی سروشتی مامەڵی لەگەڵا بکەین تا بکەینە ناو ئەم قەیرانەوە کێشە گەورەکەش لەوەدایە تۆ لە حکومەتێکای حکومەتی بنکە فراوانە واتە هەمووی خۆی لێ دەرکردو خۆی کردو بە بەشێ چاسەر خۆی نەکردو بە چاسەر پێسی نەبێت لە حکومەت وەزیری هەیە بەڵام بخۆی بە ئۆپۆزیسیۆن نەزانێ کامە ئەمش کێشەیەکی گەورەترە کە ڕوبەڕووی حکومەتێ بۆ تۆ کە ئێوێ قەیرانەکە تێپەڕێن لەسەرەوە قسەکەین دکتۆر یعنی وەکو کاک شەماڵ باسی کرد حکوومەت لە ماوەکانی ڕابردووە کۆمەڵی هەنگاوی ناوە بەڵام لەم هەنگاوانە مۆفق نەبووە تەنها شتێک کە بە جۆرە لە جۆرەکان بە شێوەیەکی کەم هاوکار بووە لە ینی تۆزێ لە هیوا بەخشین بۆی لە قەیرانەکە ڕزگاری ببێت ئەویش بەرزبوونەوەی نرخی دۆلارە ئێوە پێتان وایە بۆچی حکوومەت مۆفق نەبووە نرخی نەوتە ئێوە پێتان وایە بۆچی حکوومەت مۆفق نەبوو لەو ڕێوشوێنانەی کە بە ناوی چاکسازی و بە ناوی کۆمەڵە ڕێوشوێن بۆ دەربازبوون لە قەیرانی ئابووری گرتێبەر بەڵێ زۆر سپاسەکەم بە ناوی خۆی بەخشندەی میهرەبان هەروە منیش بەخەیهاتنی مامۆستا شەماڵەکەم هاوڕێی خۆشەویستمان خۆی بەتەکید بەڕێزی خۆی بەتەکید ئێمە قەیرانی دارایی قەیرانی ئابووریەکەمان بریتە لە دوو قەیران قەیرانی داراییە کە بریتە لە خەرجیەکانی حکوومەت زیاترە لە داهاتەکانی و قەیرانێکی ترمان هەیە کە بەشێکە لە ئەو پێشکەی کە بەڕێستان پێشکەشتان کرد بریتە لە قەیرانی هەیکەل و پەیکەری ئابووری کوردستان کە وەکو هەیکەل و پەیکەری ئینسان سەیری بکەن تەنها لەسەر یەک قاچ وەستاوە کە بریتە لە ئەو قاچە کە ناوی نەوتە بۆیە لێرە لە سەرەتاوە تەبان ئێمە گەر بگرنەوە وەکو مێژوو بۆ سەرەتاش لە ساڵی 2005ەوە کە ئێمە ڕەزامەندیمان دەربڕی لەسەر دەستوری عێراق و دەستوری عێراقیەکی لە دەواازەکان یەخودیەکی لە ئەو باب و مەدخەلانەی کە هەیە باس لە دەسەڵاتی هەرێمی ئەکات و دەسەڵاتی ناوەند لە دەسەڵاتی هەرێمی و لە دەسەڵاتی ناوەند لەو بینە شتێک نییە کە بابەتێک طبعاً مەبەسمان لێرە هەریمەکە نەک بەس هەرمی کوردستان لەبەرەوەی لە کۆمەڵێک هەرێمی تر لە ئارابوونەوە کاتە کە پێک بێنەوە دامەزرێن بەڵام بەگشتی ئەوەی کە ئێستا کراوە لە خۆبەزیێبەی هەرێمی کوردستانە بستەنا ئینشاڵڵە لە داهاتووش توانێت ببێتە دەوڵەت ئەوە شتێکی ترە بەس ئەوەی کە گرنگە ئێمە لە 2005ەوە کە ڕازی بوون لەسەر ئەوە هیچ شتێک نەبوو کە حکوومەتی ناوەند تووشی سزا یاخود عقوبەیەکی تایبەت ببێ ئەگەر مافی هەرێمەکانی خوارد یاخود پێشێری مافی هەرێمەکانی بکات کە فعلەن لە مانگی 2014 تا ئێستا حکوومەتی عێراق و پێش ئەوەش بەتەکید بەڵام دوای ئەوە بەڕوونی مافی هەرێمی کوردستانی خوارد و ئیتر بووجە و شتەکەی نەنارد لە سەرەتاوای بزانین ئێمە کێشەکە لە 2005ەوە سەری هەڵداوە نەک ئێستا ئەمە یەک دوو ئێستا ئەوەی کە ئەگوزەرێ باستەوە ئەکرا کە پاشەکەوتی زۆرە ملا لەبەرەوەی جنابتان وشەی پاشەکەوت بەکارێن و پاشەکەوت خۆی ئەبێ من وەکو هاوڵاتی ڕازی بم پارە ببرم بۆ بانک بەڵام ئەمە ڕەزامەندی فەرمانبەرانی تیانە بووە نەخێر ئەوە بە زۆرە ملە کراوە یاخود بە ئیجبار ئەم پاشەکەوتە ئیجبارە ئەمە بریتی نییە لە چاکسازی بۆ ئوستازگیان لەبەر ئەوەی تۆ بەڕێزت وەکو حکوومەت قەت بەتەمەنیە حکوومەت پارە و مافی هاوڵاتیان و فەرمانبەران بخوا واتە دوای ماوەیەکی تر ئەبێ ئەو پارەیەکە پاشەکەوت کراوە بدرێتەوە بە فەرمانبەران واتە ئێمە تەنها لە
پاشەکەوتەکە چیمان کرد دواخستنی خەرجی حکوومەت ئەو زیادێکەیە لە خەرجی حکوومەت ئەوەی کە باس ئەکرێ دوا خراوە ئەگینە خەرجیەکان کەم نەکراونەتەوە ئەو لەو بەشی کە تایبەتە بە موچە بەشەکەی تر کە تایبەتە با بڵێن ئەو خەرجیە ئەو چاکسازی جۆری واتە بریتە لە چیم چاکسازی جۆریە دەست بەرین بۆ ئەو خەرجیانەی کە کواڵەتی ئەدای حکوومەت و ئیشی حکوومەت کەم ناکاتەوە بریتە لە چی بریتە لە کۆمەڵێک ئەگەر بیتەن ما بێ جنابتەن چەند ساڵێک ڕابردوو باس لەوە کرا فەقەرە و بڕگەیەکی دیکە یاخود هیتر هەیە ئەوە ئەبێ هەوڵ بدرێت بۆ ئەوە کەم بکرێتەوە چاکسازی لە زیادەڕەوەی بکرێت چاکسازی لە دووموچەوانە بکرێت ئەمە بریتین لە چی بریتینە چاکسازی جۆری بەڵام ئەوەی کە ئەکرێ ئێستا ئەم پاشەکەوتە ئەوشتانە ئەمە هەنگ باشە با من لێرە پرسیارە بکەم دکتۆر ینی وەکو بەڕێستان باسێکی لە ماوەی ڕابردووە حکوومەت خەرجی موچەی پێشەوەی پاشەکەوت بکات 750 میلیۆن دلار بووە بە پاشەکەوتەکە خەرجەکە کەم کرایەوە بۆ 430 میلیۆن تقریبان لەو ناوە ینی لێرەدا حکوومەت ماگانە 300 میلیۆن دلاری هاوڵاتیان قەرزارە بێت ئەمە جیالەوەی کە نزیکەی 4 مانگی ساڵی ڕابردوو موچە بە کاملی قەرزی فەرمانبەرانی لایە یعنی کۆبوونەوەی ئەم قەرزانە و قەرزی کۆمپانیاکان و وەبەرهێنەران و ینی کۆمەڵێ قەرزی دیکەش کە ئێستا ڕۆژ بە ڕۆژ کەڵەکە ئەبێ لەسەر حکوومەت ئەمە کاریگەری چیە بێ لەسەر ئابووری هەرێمی کوردستان ئەنجا من شتێک بۆ جەنابتان زیاد بکەم جگە لەوەی فەرموو بەڕێزت تۆ جەنابتان ئەگەر وەکو حکوومەت ئەگەر باسی پاشەکەوت بکە هەر لە زانستی ئابووری مامۆستا شەماڵ هاوڕێ خۆشەویستمانم بابەتە باش ئەزانێ پاشەکەوت بریتە لە بڕەپارێکە تۆ جەنابەت ئیخیتە بانک و داوای بە پێی ڕێکەوتن ئەبێ بێت تۆ جەنابەت ئەبێ لەگەڵ سەر ئەو بڕەپارە ئەسڵەکە ئەبێ سوشت بەر بکەوێت طبعاً بە پێی تەحەفوزمان لەسەر سووەکە ئایا مامۆستایانی ئاینی ڕێیان چێ لەسەر ئەم بوارەیە و ڕێی تابەتی بەڕێزیان هەیە بەڵام من باسی بابەتە وەزعیەکە بۆ جەنابتەنەکەم علمیەکەی ئێستا زانستە ئابووریەکە ئەو بە ئەو بڕەپارەیە ئەبێت تۆ جەنابەت سووش وەربگری فایدەش وەربگری لەسەری باشە واتە تۆ جەنابەت لە ئەسڵەوە ئەو قەرزە ئایا پارە ئەسڵەکە خۆی ئەدرێتەوە بە فەرمانبەران واتە مە بەسم لێرە پرسیارەکە منەوەی ئایا حکوومەت ئەتوانێت ئەو پارە بداتەوە بە فەرمانبەران ئەوە یەک دوو جگە لە ئەو فایدەی کە ئەچێتە سەر بۆ ماوەی 6 مانگە بۆ ماوەی ساڵە بۆ ماوەی 2 ساڵە پارەکە ئەبێتە چەند ئایا حکوومەت ئەتوانێت ئەم هەموو پارە بداتەوە بەڕاستی ئەمە پرسیارە و ئەبێ زۆر بە ڕوونی زۆر بە قوڵی لە بابەتێکە بکۆڵینەوە بتوانین یعنی بپرسین لە حکوومەت ئایا بەڕێزت ئەتوانی ئەم هەموو پارە بدەیتەوە ئایا نرخی نەوت بگاتە ئەو ئاستەن ینی کە گونجاو ئەگاتەوە ئاسێکە گونجاو بێ کە تۆ بتوانانی پارەکە بدەیتەوە بۆیە تەسەوڕەکەم لێرە ئێمە هەنگاو بنێ و بەرەو چاکسازی ئەوەی بەشی دووەم کە لە خزمەتی جنابتە ڕوون کردەوە چاکسازی هەیکەلی واتە پەیکەری ئابووری نێڵین وە ئابووریەکەمان لەسەر قاچی نەوت بوەستێ با سێ چوار قاچی ترمان هەبێ هاوشێوەی کە ئەوەی لە ئێران بوو دوای گەمار و ئابووریەکە کە سەپێنرا بەسەری هاوشێوەی ئەوەی لە ئیماراتە کە ڕاگررتنی هەناردەکردنی نەوتی ڕاگەیاند ئەبێ هاوشێوەی ئەوانە بکەیت زۆر باشم دکتۆر من دواترە گەڕێمۆلات کاک شەماڵ ینی تۆ ئەندامی ئەنجومەنی سندیکای ئابووری ناسانی کوردستانی شیت ینی حکوومەت لەم ماوە نەخشە ڕێگای ڕیفۆرمی ئابووری ڕاگەیان بە هاوبەشی لەگەڵ بانکی نێودەوڵەتیە کە کۆمەڵی بابەت لە خۆگرێت کە نەخشە ڕێگاکە لەسەر چەند بنەمایەک ئامادەکرا بوو لەوانە جێبەجێکردنی چاکسازی ئابووری پەیکەری کارژێڕی فرە چەشنکردنی ئابووری چاکردنی کەرتی بانکداری پێشخستنی کەرتی تایبەت لە هەموو بوارەکاندا و بچووکردنەوەی کەرتی گشتی و پەرەپێدانی کەرتە نانەوتیەکان وەک پیشەسازی و گشت و کاڵ و گەشتیاری ئەوەی کە ئێستا دکتۆر ئاماژەی بۆ کرد ئێوەکو سندیکای ئابووری ناسان چەندێک پرسوڕاتان لەسەر ئەم بابەتانە پێکراوە و چەندێک پشکدارن کە وەکو وترێت نزیکەی نازانم 300 کەس بوو شتێکی وا بۆ خوێنمەوە بەشدار بوون بوو لە ئامادەکردنی سندیکای ئابووری ناسانی کوردستان 7000 ئەندامی هەیە لەو 2000 ئەندامی لەسەر و پلەی پسپۆڕایەتی بڵێن دکتۆرا و پرۆفیسۆریایەتە و پرۆفیسۆرەوەیە زۆربەی مامۆستاکانی زانکۆی سەلاحەتین و بە مامۆستا خایش و ئەندامی ئەو سندیکایان بەڵام جێی داخە حکوومەتی هەرێمی کوردستان و ئەنجومەی وەزیران لە هیچ بەرنامەیەک و پرۆژە و پلانێکی ئابووری
تەنانەت بانکێشتی ئەندامانی سندیکاشی نەکردووە داوەتنامەشی بۆ نەناردوون لە کەناڵەکانی ڕاگەاندنەوە گوێبستی ئەو هەواڵانە ئەبین کە زۆری ینی ئەمە بێباشی حکوومەتە لە ئێوە یان ئێوە نەتانوانیوە سەرکەوتوو لە چەندین جاردا سەردانی کە وەزارەتی پلاندانان و وەزارەتی پیشەسازی و وەزارەتی دارایی ئەندامانی ئەنجومەن بە تایبەتی جگە لە لەقەکانیش سەردانی ئەو وەزیرە بە ڕێزانیان کردو ئامادەیان دەبڕێت کە هاوکاری حکوومەت بکەن هەر پرۆژەیەکەنێن هەر بڕیارێ دەرەکەن پێشتر پرس و ڕایە بە ئێمە بکەن بۆی ئێمەش ڕای خۆمان بکەین ئەوان نەهاتونێتە پێشەوە چەندین جاری کەش هەوڵ درراوە کە لیان نزیک بوونەوە لەو ئەندامانەی کە دامەزرێ لە لیژنەی باڵای ئابووری سەرۆکایەتی هەرێم بێ ئەنجومەنی وەزیران بێ لەوانە هیچی ئەندامی سندیکای ئابووری ناسانی کوردستانی تێدا نییە ئەمەش ئەگەڕێتەوە بۆ نەک بۆ بێباشی ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە لە ناو هەرێمی کوردستانە سەرجەم بنەماکانی پێشکەوتنی ئەم هەرێمە لە یەکدا بڕاون بۆ نمونە پەرلەمان ئاگاداری حکوومەت نییە بۆ وازیان پەرلەمان بۆ کراوە دژایەتی حکوومەت بکەیت ڕێکخراوە جەماوەریەکان یاخود ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی ئاگاداری حکوومەت نین و حکوومەتیش ئاگاداری ئەوان نییە کەناڵەکانی ڕاگەیان بە هەماشەوە واتە هەموو ئەو بنەمایانەی کابێتە هۆی بەهێزبوونی نەتەوە لە یەکتری دابڕاون کەس ئاگای لە کەس نییە کێشەم کێشە گەورەکە لەوەیە ئەنجومەی وەزیان ئامادەیە مامۆستایەکی زانکۆیان مامۆستای لە دەروی وڵات لە رووسیا بێ لە وڵاتانێکەوە بێ بانکێشی بکە و هەموو خەرجی تێدا سەرفکە بیهێنێ بۆ سمینارێک لەو بارەیەوە کە من ناوێنم سمینار چونکە تا ئێستا من بڕوان بۆ نییە کە هەنگاوێکی عملی نرابێ لە بواری برانی ئابووریدا یا لە بواری شاسەکردنی ئەم نەخشە ڕێگایەت چه کاریگەریە بێ لەسەر بارودۆخی ئابووری هەرێمی کوردستان بە تایبەتی بۆ 3 ساڵە بەڵێ کاکەما دوو ڕێگە لە بەردەستا بوو ڕێگەیە کە پاشەکەوت نەکەیت و ڕسومات و خەرج باجەکان زیاد بکەیت بۆی بتوانین هەم داهاتەکانیش زیاد بکەیت هەم بازاری جوڵی تێ بکەیت ئەو ڕسوماتە بۆ بێتەوە کە لە قەیرانەکە دەربازی یەکردی ڕێگەیەکیش کە پاشەکەوتی زۆرە ملێ وەکو دوکتۆر خایت ئاماژەی پێکرد دائێنێت و خۆ قەرزاری موچەخۆرانە بی کە ئەم موچەخۆرانە هەر چاوەڕێی پێدانەوەی ئەو پارەیەکەن هەرچی بازاریشە ڕوو لە بێ بازاری ئەکا باج و ڕسوماتەکانی کەم ئەکاتەوە لە قەیرانەکەش دەربازی ناکە بەڵام بەداخۆ ڕێگەی دووەم هەڵبژێرە منیش نازانم خۆزگەم لێرە بەرپرسێک لەوانی ئەندامی ئەنجومەنی باڵای ئابووری ئەنجومەنی وەزیران بێ یا لیژنەی باڵا بێ لێرە بوونایە منیش حەزەکەم ئەو پرسیاریان لێ بکەم کە تۆ دوو ڕێگەت هەیە دوو نەخشە ڕێگەت هەیە ئەم ڕێگەی لە قەیرانەکە دەرباز دەکات قەرزاری موچەخۆرانیش نابیت بەڵام ڕسومات و باجەکان زیاکی ئەمەش نەختی قورسە بۆ هاوڵاتیان لەبەرەوەی بە سەراحەت نرخەڵاوسان زیاکە و هەروە کەمێ لەو پارۆی کە ئەیدی بە فەرمانبەران بەنان ڕاستەوخۆوە حکومت لە ڕێگەی خەرجی بەکاربنی کارەباوە بێ یاخود ئاوە بێ یا لە ڕووی خزمەتگوزاریەکانیەوە بێ یا لە ڕووی ڕسومات و ئەو باجانەوێ کە سەر هاوڵاتیان و بازرگان و بزنسکاران دایانی ئەمە ئیگەڕێنی تۆ بۆ حکومت لێتا لە داهاتەکە ڕزگاری دەبێت بۆیە نەخشە ڕێگەکە ڕەنگە هەنگاو لە هەندێک بوارانرابێ بۆ نمونە خرجەکانی حکومت لە بواری ئیفاد و سیمینارات و ئەم شتانە کەم کراوەتەوە بەڵام لەو بوارەی کە تۆ بێ بازاڕی دروست بکەی ڕسومات و داهاتەکانی نیواونی دابەزانەوە ئەمە کێشە گەورەکە لێرەدایە کە تۆ ئەم ڕسوماتانە کە خەڵک وای لێهاتووە خۆی دزیێتەوە لە پێدانی پارە چکاڵێ حکومت پارەکی پاشەکەوت کردوم من ئامادە نیم جا کێشەی گەورە لەوەیە بە پێی یاسا بەداخۆ ئێستا پەرلەمانی کوردستان کارانیە بە پێی یاسا هەر غەرامێ لە 30,000 زیاتر بوو ئەبێ یاسای پێ دەرکرێ کەچسەیەکی بەڕێز وەزیری ناوخۆوە ئەو سەلاحەتەی یاوە بەخۆی غەراماتی هاتوچۆ و پێداویستەکانی ڕسومات و ئەو خەرجانی کە ئاکردە سەرشانی شۆفێران بەرامبەر بە وەزارەتی ناوخۆ دووقات و سێقاتی لێکردووە ئەمە بەچی قانونیە واتە هەر کەسی هەڵەسێ بە ئارزی خۆی بڕیارێ دەرەکە و جێبەجێیەکە ئەمی کێشەیەکی زۆر گەورەیە لە سەرەتای بەرنامەکەش ئاماژەت بە کەرتی تایبەت کرد کەرتی تایبەت خۆی بەشێکە لە کێشەکە چارەسەر نییە ئاگادار بین ئەوەی کە بەسەر ئەم وڵاتە هاتووە ئەم نەهامەتی کە ئێمە کەوتینە ناو ئەم قەیرانە گەورەیەوە کەرتی تایبەتە چکە کەرتی تایبەت من تەحەداکەم لە 22,000 کۆمپانیا 10,000 کۆمپانیا باجیاوە ئەم ئەرقامانە هی من نییە ئەرقاماتی حکوومەت یاریمی کوردستانە کە بڵاوی کردوێتەوە واتە 12,000 کۆمپانیا خۆی دزیوتەوە لە باج کۆمپانیا نیشتمانی وەتەنیەکانمان کوان لەم کاتە کە قەرز بە حکوومەت بدەن تۆ زانی تەنیا دووسێ کۆمپانیا و گەورە کۆمپانیانەی کە بواری گەیاندن هەمانە ئەگە تامینی بکەی حکوومەت ئەگە بیخاتەوە سەر مڵکی گشتی ئەتوانێت لە قەیرانەکە خۆی دەرباسکە واتە خۆماڵی بکاتەوە ئەزانی لە قەیرانە ئابوووریەکانە حکوومەتەکان واز لە سیستەمە ڕەچاوکراوەکان ئێنن بەرنامەی تەواڕی ئەدایانن واتە فریاکەوتنی خێرا واز لەوە ئەنیسا ئەمریکا کە بزانە خەرج بڵێن فرۆشتنی ئۆتۆمبیلەکانی کەم بۆتەوە گەورەترین باش لەسەر ئۆتۆمبیلی یابانی دایانە بە شەرتێ لە پێشەنگی وڵاتانی سەرمایەداریدایە کاتە ژێرە حکومت نەیتوانیوە
کردی تایبەتەکە فعال بکە تا کردی گشتی کەم ئەم پرسیارە ڕاستی دکتۆر خالید دەکەم دکتۆر یانی چ لەو خاڵانەی کە لە نەخشە ڕێگای ریفۆرمی ئابووریش ئاماژەی بۆ کراوەکە بە کەرتی تایبەتکردنی سێکتەرەکانە و کەمکردنەوەی ینی هەژمون لەسەر کەرتی گشتی لە هەرێمی کوردستانە بەڵام ئێمە بینین لە ماوەکانی ڕابردووە جۆرێک لە ینی بێبازاڕی و ئیفلاسیش کەوتە ناو کەرتی تایبەتەوە بە تایبەتیەوە بەرهێنانەی کە ڕوویان لە هەرێمی کوردستان کردووە جیا لەوانەی کە لە ناوخۆی هەرێمی کوردستان کە ئامارەکان باسلەوە کە نزیکەی نیوەی وەبەرهێنەران ئیفلاسیان کردووە باشە لەم حاڵەتە ئەم کارە چۆنەکرێت بەڵێ خۆی بە تەکید ئێمە لە سەرەتاوە بێ خاڵێکی زۆر گرنگ بزانین کە ئابووری هەرێمی کوردستان وەکو بەڕێوەبردن حکوومەت یاریمی کوردستان پشکدارە لەم بەڕێوەبردنە بە سەد ڕێژێ 170 سەروی 170 واتە ئەوەی کە ئەمێنێتەوە کە تقریبان لە نێوان 125 بۆ 130 کەرتی تایبەت ئەگرێتەوە بۆیە ئەمە هۆکارێکی زۆر گرنگە بۆ قەیرانەکە بۆ لەبەرەوە تۆ جەنابەت داهاتی گشتی هەرێمی کوردستان 170 لای حکوومەتە تەنها 130 لای کەرتی تایبەتە بۆیە کە باس لەوە ئەکرێت قەبارەی حکوومەت کەم بکرێتەوە معنەیە ئەوەیە ئەمانەوەیە کاریگەری و ڕۆڵی حکوومەت لە دروستبوونی مەبەسمان حکوومەت هەنگاوی نەناوە بۆ دروستبوونی ئەزمەکە یاخود قەیرانەکە نەخێر حکوومەت بە قەزدەوە لەبەر ئەوەی بودجەکەی زۆرە قەبارەکەی زۆرە بووەتەوە کارێکی زۆر گرنگ بۆ قەیرانەکە بۆیە ئێمە ئەبێ دەست بەرین بۆچی بۆ ئەو حاڵەتە کە ئەم قەیرانەمان بۆ بچووک بکاتەوە کەم بکاتەوە چیەکەین کەرتی تایبەت فراوان و گەورەتر ئەبێ بەشداری لە بەڕێوەبردننی ئابووری هەرێمی کوردستان زیاد بکرێت و کەرتی حکوومەت قەبارەمان بچووک کردەوە لە 19 وەزارەت کەم کرایەوە بۆ 10 وەزارەت بۆ 9 وەزارەت کەمتر بەڕێوەبەرە گشتیەکان فەرمانبەران کەم بکرێنەوە و بەو شێوازە ڕێژەی موچە لە داهاتی گشتی کەم بکرێتەوە ئەو کاتە داهاتە گشتیەکە داهاتی ئابووری هەرێمی کوردستان ئەو کاتە پێک دێت لە ڕێژە زۆرەکە لە کەرتی تایبەتە نەک لە کەرتی گشتی ئەجا لێرە مەبەسمان ئەوەیە کە کابینەی حکوومەت و وەزارەتەکان کەم بکرێتەوە مەبەسمان ئەوە نییە کە حکوومەت ئیتر واز بێنێ لەو فەرمانبەرانە و ئیتر تەواو بێکار ببن نەخێر ئەبێ بە هەنگاویەکی زانستیانە هەنگاو بە هەنگاو زانستیانە بەرەو ئەم بابەتە بڕۆن هەلی کاری گونجاو بۆیاندا بڕەخسێنرێت لە کەرتی تایبەت کەرتی تایبەت ببێتە کەرتێکی بەرەمهێن نەک وەکو ئەوەی کە ئێستا هەیە لە کەرتی گشتی ئێمە بۆ زانیاری جەنابتان کێشەیەکی زۆر گەورەمان هەیە بریتە لە پێکاری شارەوە کە ڕێژەکەی سەتا تقریبان سەروی 500 لە حکوومەت یاریمی کوردستان واتە تۆ جەنابەت لەبەری ئەوەی یەک فەرمانبەرت هەبێ لە ژوورێک پێنجت هەیە چواریان پێنجیان موچەخۆرن تەنها یەک کەسی ئیشەکە ئەمەش خودی ئەمەش هۆکارێکی زۆر گرنگە بۆ بەردەوامبوون و درێژە پێدان بە قەیرانەکە بەگشتی بەڵێ حەزمە کرد کاتەکە زیاتر وایە گفتوگوی زیاتر مام کردایە لەسەرم بابەتە چونکە بەڕاستی گفتوگوی زیاتر هەڵەگرێ بەڵام ماوەی بەرنامەکە هەرەوەنەیە و زۆر سپاس بۆ هەریەکە لە بەڕێزان شەماڵ نووری ئابووری ناسەر وها دکتۆر خالید حەیدەر مامۆستای زانکۆ کە لە تەوەری یەکەمی بەرنامی باسی ڕۆژ لەگەڵ مابوون سپاس بۆیەوە بەڵێ بینانی بەڕێز و خۆشەویست پاش ناوبڕێکی کورت لە تەوەری دومی بەرنامەکە لەگەڵتان جارێکتر سڵاوتان لەبێت لەم تەوەرە باس لە ئامارەکانی بەڕێوەبەرایەتی تونوتیژی بەرامبەر بە ئافرەتانەکەین ئایا بە بەراورد بە ساڵانی ڕابردوو ڕێژەی تونوتیژی چی لێ هاتووە؟ بارودۆخی ئابووری چه کاریگەریەکی لەسەر ئامارەکانی کوشتن هاوسەرگیری و تەلاق لە هەرێمی کوردستاندا کردووە؟ هەموو ئەو هەڵمەتانەی لە ماوەکانی ڕابردوودا بۆ هۆشیاری ئافرەتان بەرامبەر مافو داخوازیەکانیان ئەنجام دراون چەنەدە بوونەتە هۆکارێکی یاریدەدەر بۆیان تا بەرچاوڕوون بن لە ئەگەری ڕوبەڕووبوونیان بە کردارێکی تونوتیژی. ڕێکخراوەکانی مافی مرۆڤ و چاودێرە نێودەوڵەتەکان چۆن لەو ئامارانە دەڕوانن کە لە هەرێمی کوردستان بەڵاو دەبێتەوە. بۆ قسەکردن لەسەر ئەم پرسە ئاری ڕەفیق خەجێگری بەڕێوەبەری گشتی بەڕێوەبەرایەتی بەرەنگاربوونەوەی تونوتیژی دژ بە ئافرەتان میوانی باسی ڕۆژە. کاکاری بەخێر. زۆر سپاس. ئێوە ئاماری ساڵی ڕابردووتان بڵاو کردەوە لە هەرێمی کوردستانە کە
ئامارێکی چڕ و پڕەوە ژمارەیەک داتا و زاریاری زۆری تێدایە ئەکرێت پێمان بڵێن بە بەراورد لەگەڵ ساڵانی ڕابردوو ڕێژەی تونوتیژی بەو ئامارە جیاژیانی بڵاوتان کردوەوە چی بەسەر هات سەرەتا زۆر سپاس کاگەمار بۆ جەنابتان سپاس بۆ کوردستان 24 و باەخپێدانتان بەو بابەتە گرنگە ئەگەر بەراوردی ڕووداوەکان بکەین لە بینی ساڵی 2014 و لە نێوانی ساڵی 2015 هەز دەکەی زۆربەی تاوانە قورسەکان بەرز بوونەتەوە بە تایبەتی تاوانەکانی کوشتنی عەمدی ئافرەت و حاڵەتەکانی خۆکوشتن و دیارەکانی خۆسووتاندنی ژنان لە کوردستان سووتان و حاڵەتەکانی ئەشکەنجەدان و تۆمارکردنی سکاڵا و شەکوایەکانی خێزانی بە پیا و بە ئافرەتەوە تا ڕادەیەکی زۆر زیادی کردووە باش لە بەرامبەردا دیسان حاڵەتەکانی تەلاق ئەگەر بەراوردی بکەین کە ئێمە لەو ڕاپۆرتی ساڵی 2015 ئاماژەمان پێی نەکردووە 2015 بە بەراورد لەگەڵ کۆی ساڵەکانی پێنج ساڵی پێشخۆی ینی لە 2010 11 و 12 و 13 و 14 زۆرترین حاڵەتی تەلاق لە ساڵی 2015 تۆمارکراوە بە هەمان شێوە چکە ئێمە کاتێک کە باسی حاڵەتی تەلاق دەکەین دەبێت لە بەرامبەردا حاڵەتەکانی زەواجیش وەربگرین پرۆسەکانی هاوسەرگیری کاتێک کە پرۆسی هاوسەرگیری بەرز دەبێتەوە ئەگەر ڕێژەی تەلاقیش بەرز بێتەوە زۆر نابێتە خەمێکی گەورە یعنی کەمتر پێمان وا دەبێت کە حاڵەتەکە ترسناکە بەڵام کاتێک کە ڕێژەی زەواجدا دەبزێ و ڕێژەی تەلاق بەرز دەبێتەوە بەڕاستی ئەوەیە کە هەمومان بخاتە بەردەم مەسئولیەتێکی ئیداری ئەخلاقی گەورەوە باش ئێستا حاڵەتەکە چۆنە لەو حاڵەتی تەلاق و هەموو حاڵەتەکان لە بارێکی ترسناکدا هەموو تاوانەکان باشە کاکار ینی با پرسیارە بکەین لەسەر مەسەلەی تونوتیژی ینی حکوومەت لە ماوەی چەند ساڵی ڕابردووە ئەم هەموو هەڵمەتەی بۆ بەرەنگاربوونەوەی تونوتیژی و هۆشیاری دروست کرد کەم و کوڕیەکە لە کوایە خەلەلەکە لە کوایە نەتانتوانی وەکو پێویست ئەم هۆشیاریە بگەێنن یان ئەم هەڵمەتانەی کەکرا هیچ سوودێکی نەبوو یان نەخێر بارودۆخی کۆمەلگایە بە شێوازێکیکە گۆڕاوە کە دەرەقەتی نەیان لە کاتی ئەست لە ڕاستیدا بابەتی ئاسایشی کۆمەڵایەتی بابەتێکە تەنها خەمێک نییە لەسەر شانی حکومەت بێت بەڵکو کۆی دامەزراوەکانی دیکەی کۆمەلگاتیدا بەرپرسیارن و تەنیا حکومەتیش ناتوانێت ئیستقراری کۆمەڵایەتی یان ئیستقراری کۆمەڵایەتی و لە ناویشیدا ئیستقراری خێزانی دروست بکات ئیشکالێتە گەورەکە لێرەدا بەڕاستی مەسەلەی ئەمنیەتی کۆمەڵایەتی لە کوردستاندا نەبووە خەمێکی گشتی و هەتا لە دوای بڵاوبوونەوەی ئەو راپۆرتەوە مەسەڵەن ئێمە تابعی دەستگایەکانی ڕاگەیاندنمان کردووە قسەکردن و ڕووماڵکردنی ئەو راپۆرتە چۆتە دوای ڕووداوەکانی فەلوجە و ڕووداوەکانی ڕقە لە سووریا و ینی نەبووە خەمێکی ئیعلامی گەورە نەبووە خەمێکی حکومی گەورە نەبووە خەمێکی ئەکادیمی گەورە ئێمە هەموو جار دەڵێن ئەگەر بمانێ بەڕاستی ئیستقراری کۆمەڵایەتی بۆ کوردستان بجێڕینەوە پێویستمان بە ئیرادەیەکی سیاسی گەورە هەیە لە تۆپەکەوە لە قیادی سیاسی لە سەری سەرەوە تا دەگاتە خوارەوە لەگەڵمان مشارەکە بکات بیر بکاتەوە لەوەی کە چۆن تەعامل لەگەڵ قەزیە کۆمەڵایەتەکان بکەین لە بەرامبەردا پێویستمان بە ئیرادەیەکی ئەکادیمی هەیە پێویستمان بەوە هەیە زانکۆیەکان ببنە بەشێک لە فاکتەری چارەسەری کێشە کۆمەڵایەتەکانمان کە نەبوون بە دەلیلی ئەوەی پرسیارەکە ئەوەیە ئایا زانکۆکانی کوردستان لە شارێکی وەکو هەولێر لە زانکۆی سەلاحەدینەوە هەتا دەگاتە زانکۆیەکانی تری ئەهلیکە هەن چەند کۆنفرانسی زانستیمان بەستۆ بۆ ئەوەی لانی کەم لەسەر گەورەترین قەزەی کۆمەڵایەتی بوەستن و بە زمانێکی عەلمیانە معالەجەی بکەین ئەویش حاڵەتەکانی خۆسووتاندنی ژنانە کە ئێمە هەموو جار دەڵێن کەم ساڵ هەیە 300 بۆ 400 ئافرەت لە هەرێمی کوردستاندا بە ڕێگەی خۆسووتاندن نەمرن جان لەدەست نەدەن کە ئەگەر بێ ئەو ئەحسایەتانە کۆ بکەیەوە لە کۆی قوربانیانی شەڕی داعش و شەڕی نەگریسی ناوخۆ لە ناوەتەکان قوربانیەکانی ژنان زیاترن ئەگەر بین هەموو ئاماری ساڵەکان کۆ بکەین ینی وەکو ئاماژە پێکێ وەکو وتێ نەبووە خەمی خەڵک نەبووە خەمی دەستگاکانی عەلامی نەبووە خەمێکی گشتی بەڕاستی بەڵام لە جانبێکی کە
یاسا هەیە سزا هەیە باشە کەواتە کە ڕێژەی کوشتنی بە ئەنقەس و تونوتیژی بەرامبەر بە ئافرەت و ئەم شتانە زیا ئەکات یاسا ڕۆڵی لەکوێیە یاسا نەیتوانی وەکو پێویست ڕۆڵی خۆی ببینێت یان ئەوە خەڵکەکەی حساب بۆ یاسا ناکات لەم بارە ئەمجا کاک عەمار ئێمە دەبێت کە تەعامل لەگەڵ قەزایی کۆمەڵایەتی دەکەین دەبێت دوو شت جیا بکەینەوە دوو شت لەبەر چاو بگرین کێشەیەک دەبێت وا بکەین ڕوونەدا کە ڕوویدا قۆناغی دووەممان هەیە چۆن بە شێوەیەکی قانونی تەعاملی لەگەڵ بکەین خۆی ئەهەمیەت و بایەخەکەی لێرەدا نەهێڵین ڕوو بدات نەهێڵین ئاسەکان بەرز ببنەوە وا بکەین هەمومان ئافرەت وانەکان ناچاری خۆسووتان بێ لە بچووکترین تا گەورەترین قەزەی خێزانی مشکلی خێزانی پەنا بۆ خۆسووتان ببەرێ ئەوە ئیشە گەورەکەیە ئەوە کارە پرۆژە گەورەکەیە کە دەبێت هەمومان ئیشی تێدا بکەین ئەگەرنا ئەوەی دەکەوێتە سەر قۆناغی دووەم کە مەسلەی ئیجراعاتە هەوڵی زۆر دراوە و خەڵکێکی زۆریش محاسبە کراوە ئیجراعاتی زۆر لەگەڵ خەڵکێکی زۆر کراوە لە سەردانی سزنەکانی کوردستان کە خەڵکێکی زۆر لەسەر مەسلەی کوشتنی ئافرەت گیراوە وەکو پێویست نا من ئەگەر پرسیار لە من بکەی ئایا ئەمە دەتوانین توانیمانەوە وڵاتێکی ئەوروپیستەکەگاریانی پرسیارەکە زۆر هەڵدەگرێت و من پێم وایە جورئەتێکی زۆری دەوێت بۆ ئەوەی دقیق ئێمە بین پەنجە بۆچی ئەم جورئەتە نایانە بەر خۆتان بۆی هیچ نەبێ پەنجە بخەنە سەر کرۆکی کێشەکە ئەگەر ڕام کێشێنا و وردەکاریەوە لەوانەیە هەندێک شت بڵین خەڵکی تر نەیگوتووە لە ڕاستیدا ئێمە شەمانەوەی بڵیکە باشە بەشێکی گەورەی بەسەراحەت پەنجە لەسەر نەخۆشیەکە دابنین پێویستمان بەوە هەیە زۆرێک لەو موسسە کۆمەڵایەتیانەی کە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە دامەزراون لە ڕابردوودا چاویان پێدا بەخشێنرێتەوە هەر لە دیاریکردن و دانانی پۆستەکانەوە لە تەحدیدکردنی ئەو کەسانی کە لەو شوێنە حساسانە دادەندرێن هەتا دەگاتە چاودێریکردن و مراقەبەکردن و لێپرسینەوە و ئەدای ئەو دامەزراوانەی کە بۆ چارەسەری قەزێک کۆمەڵایەتەکان دادەندرێن ئەگەر لە ڕابردوودا سیر بکەین هەتا لە انتخاباتی پەرلەمانیەوە بگرێت هەتا دەگاتە بەشێکی زۆر لەو پۆستانی کە لە کوردستاندا تەوزیعکراون پشکی شێر بەر ئەوانە کەوتووە کە لەسەر ئەساسی خزمایەتی لەسەر ئەساسی ئەوەی کە کوڕی چێ کچی چێ خاڵۆزای چێ پورزای چێ ئامۆزای چێ پۆست و پلە و پایان ئەمە کاریگەری لەسەرم کەیسان کاریگەریکی یەکجار گەورەی کردوتە سەر ئەوە وای لێ هاتووە خەڵکی شیاو لە شوێنی شیاو دانەدرێ بە پرسیارێکی گرنگ بکەین ئەو راپۆرتە کە دوێنێ بڵاو کرایەوە لەلایەن بەڕێوەبەرایەتەکەی ئێمەوە داڵغەیەکی دەدەقەی بە چەند کەس لێداوە ئەوانەی کە لە مەجالانە ئیش دەکەن کە ئەوە من پێم وایە هەر یەکێکمان ئەگەر ئینتیمامان بەڕاستی بۆ ئەوە هەبێ ئەو وڵاتە من بارودۆخە کۆمەڵایەتەکەی دەڵم ئینتیمامان بۆ ئەوە هەبێت چاچی بکەین ئەم راپۆرتە هەمومان دەبێت بۆ وەستێنێت هەمومان ناچار بکە بەوەی کە کۆمان بکاتەوە لەگەڵ یەک لەسەر مێزێک و ئەو راپۆرتە دەبێت سەروی خۆمان ڕابچڵەکێنێ ڕێکخراوەکانی مجتەمەعی مەدەنی ڕابچڵەکێنێ میدیاکان ڕابچڵەکێنێ دەستگا ئەکادیمیەکان زاکۆەکان ڕابچڵەکێنێ مامۆستا ئایانی ڕابچڵەکێنێ ئەگەر ئینتیمامان هەبێ ئەگەر ئینتیماشمان بە تەنیا من پێم وایە راپۆرتێکە و دەخرێتە بەردەستی دامەزراوەکان و هیچ کەسێک داڵغە بە هیچ کەسێک لێ نادە بارودۆخی ئابووری ئێستا ئەم بارودۆخی هەرێمی کوردستانی تێکەوتووە سیاسی و ئابووریش باڵێ جۆرێ لە چەقبەستوی سیاسیش هەیە چەنە کاریگەری لەسەر بەرزبوونەوەی ئەو ڕێژانە هەیەکەوە باستان کرد بە تایبەتی ڕێژەی تەلاق وەکو وتی لە ماوەی چەند ساڵی ڕابردووە ڕێژەی تەلاق لە ماوەی 2010 تا 2015 لە ماوەی 15 بەرزترین بۆچی ینی بەڕای ئێوە گەشتوتە ئەم دەتوانین چوار هۆکار دیاری بکەین کە من پێم وایە بە تەجروبەی خۆم و ئیشکردنی خۆم لەو دەستگایە لە ماوەی ساڵی 2010 تا ئێستا من گەیشتومەتە ئەو باوەڕی کە چوار هۆکاری ئەساسی هەیە وای کردۆخی کۆمەڵایەتی بۆ ئاستە بگا یەکەمیان کاریگەری ململانی سیاسی بەڕاستی خەڵک هیلاک بوو لە سیراعی حزبە سیاسیەکان لەوێەوە تەنها سیراعی سیاسی لەسەر مێزەکان نەماوەتەوە هاتوتە ناو شەڕی میدیاکانەوە هاتوتە سەر خۆپیشاندانەکان و کەمپین و ئەو جۆرە شتانە یعنی تەسفیه حساباتی ئەحزابی سیاسی وای لێ هاتووە تەسیراتی کردوتە سەر ژیانی تاک بە تاشی ئێمە ئەو وای کردووە کە خەڵک لە وڵاتی ئێمە سایکۆلۆژیەتی هیلاک بێ چونکە لە بیرمان نەچێت هەر حاڵەتێکی توندوتیژی کە ڕوەدا یەکەمین دافعی تووڕەبوونە تووڕەییە بۆیە ئەگەر دیقەت بدەیت لە هەرێمی کوردستاندا کە من ئەو وەسائلانەی کە ئینسان پەروەردە دەکەن و دەتێڵنەوە لە قاڵبی کەسایەتیشی ئارام و
هەدوودا ئەوە خاڵێک زۆرێک لەو هۆکاران زۆرێک لەو دافعانە بەڕاستی ڕۆژانە ئینسان تووڕە دەکەن و ململانی سیاسی و ئەو شەڕە حزبی کە هەیە وای کردووە کە ئینسان هەز بە ئیستقرار ناکات بۆیە لە بچووکترین کێشەی خێزانیشدا ژن دەتەقێتەوە و پیاو دەتەقێتەوە بە ڕووی یەکتریدا خاڵێکی دیکە مەسلەی من ئەگەر بەدەست من بێ حکوومەتی هەرێمی کوردستان واز لە زۆر شت دەهێنێ و چاو لە زۆر شت دەپۆشێت لە پێناوی ئەوەی کە وەزعی بژێوی خەڵک چاک بکە چونکە داتای دیکەشن ئەحسایاتی تریشن لەبارەی نەک تەنها خۆکوشتنی ژنانەوە لەبارەی خۆکوشتنی پیاوانیشەوە لە بیرمان نەچێ ینی حاڵەتێکی تر هەیە کە ئەوە لە ئیختصاص و چوارچێوەی پرۆگرامی ئیشی ئێمەدانی وەکو بەڕێوەبەرایەتی گشتی بەرەنگاربوونەوەی تونند و تیژی دژ بە ئافرەتان هەندێک مؤسساتی دیکە هەن لە کوردستاندا بۆ نمونە پۆلیس دام و دەستگاکانی پۆلیس دەتوانن ئاماری دقیق ئیحسایاتی دقیقیان لێوەربگرن کە بەتەنیا لە 2015 ڕێژەی کوشتنی پیاوان لە ئاستێکی یەکجار زۆر بەرزدایە ئەم حاڵەتە مەسلەی خراپی وەز اقتصادی و کۆمەڵە کەیسیش لەبەر دەستن کە بەهۆی مەسەلەن تەدمیربوونی خێزانێک بەهۆی نەبوونی ڕاتبەوە بەهۆی گرانبوونی بازارەوە بەهۆی ئەو وەزع اقتصادی کە هەیە وای کردووە حاڵەتەکانی بەتایبەت خۆکوشتن بگەنە حاڵەتشی مەترسیدا ئەگەر هۆکارێکی دیکە مەسلەی کاریگەری تەکنۆلۆژیایە کە ساڵانێکی زۆر قسەی لەسەر دەکەین بۆ وای لێ هاتووە من ئەگەر چەند جاریش لە دەروی ستۆدیۆ بە جەنابیشتم گوتووە من بۆ خۆم لە ماوەی 5 ساڵی ڕابردوو 4 قسەم لەسەر ئەو بابەتانە نەکردووە چونکە من ئەگەر ڕەشبینی نەبێت تقریباً بێهیوا بووم لەوەی کە کۆدەنجیەک لە کوردستاندا دروست بێ و ئەو قسانە وا بکە مەسلەی چارەسەری دۆخی کۆمەڵایەتی ببێتە خەمێکی گشتی بۆیە ئەو بەرنامەیە و تەمەنا دەکەم وانە بێت ئەو بەرنامەیە و بەرنامەکانی داهاتووی تریشمان لە قسە زیاتر شتێکی تر نامێنێتەوە ئەگەر نا بۆ خۆی هەر بۆ خۆی قسەکردن لەسەر تەکنۆلۆژیا و مەسلەی خراپکارکردنی کۆمپانیایەکانی مۆبایل بۆ خۆی تەوەرێکە کە هەڵدەگرێت تاچی ئەوانەی کە بەرپرسیارەتیان هەیە لە ناو کۆمپانیایەکانی مۆبایل ڕوبەڕووی سزای یاسایی بکرێنەوە چونکە کەیسێکی زۆرمان لەبەررسەکە لەسەر مەسجی مۆبایل لەسەر تەلەفۆن لەسەر خراپ بەکارهێنانی مەسلەی مۆبایل ڕێژەیەکی زۆری ئافرەتمان هەیە ڕوبەڕووی حاڵەت تەلاق بۆتەوە دوا هۆکار کە باسی یەکەی مەسلەی خراپکارکردنی میدیایە دیسان ئەوی شەرت زۆر قسەمان لەسەر کردو بەڵام لێرە ناچارین جاریش کە ئاماژەی بۆ بکەینەوە مەسلەی ئەو درامانی کە لە کوردستاندا تەرجمە دەکرێن بە تایبەتی درامای تورکی چونکە ئێمە لە ڕابردووژە قسەمان زۆر کردو دەبێت تەسنیف بکرێن درامای کۆری پەیامیشی هەیە درامای فارسی پەیامیشی هەیە درامای ئەرجنتینی و مەکسیکیەکان پەیامێکیان هەیە درامای تورکی خۆی پەیامێکی هەیە ئەگەر لە درامای تورکیدا سیر بکەی زۆر شت وەکو حاڵەتێکی ئاسایی سیر دەکرێت خەزوور پەیوەندی لەگەڵ بووکەکەیدا هەیە زۆر بە ئاسایی سیر دەکرێت مەسەڵەن براژن لەگەڵ شوبرا پەیوەندیشی چەند ساڵیان بەیەکەوە هەیە زۆر بە ئاسایی سیر دەکرێت ئافرەتێک لە دەرەوەی خێزاندا منداڵ دروست دەکات زۆر بە ئاسایی سیر دەکرێت باو پیرۆزبایی لێ دەکات و ئەو دراما تورکیانە بەردەوامیان هەیە باوەڕم پێ بکە لە ماوەی تقریباً 2-3 مانگی ڕابردوو کەیسێکی زیندومان هەیە کە مەلەفی لای ئێمەیە لە ڕێگەی تەقلیدکردنەوەی حاڵەتێکی ئینتیحاری درامایەک بە هەمان شێوە بە هەمان تەسمیم بە هەمان وەسایل تووشی حاڵەتی ئینتیحار بووە زۆر باش چی بکرێت بۆەوەی ئەم ئامارانە ینی هیچ نەبێ پاشەکشیان پێ بکرێت بەرەو دابەزین چی ئەگەر ئەمە وەکو دوا پرسیار بێ بۆ ئێوە کاتی بەرنامە باشە بەڕێی من خاڵ یەکەمیان پێویستمان بە کۆمسیۆنێکی تایبەت هەیە بە کێشە کۆمەڵایەتەکان ئەو کۆمسیۆنە تایبەتە لەسەر ئاستی سەرۆکی حکوومەت نا لەسەر ئاستی وەزیرەکانیش نا لەسەر ئاستی خەڵکێک کە بە فعلی لە ناو قەزیە کۆمەڵایەتەکانن پێک بێت لە کۆمەڵی اختصاساتی جیاجیە حاکمی تێدا بێ مەلای ئاینی تێدا بێ داواکاری گشتی تێدا بێ منەظەماتی تێدا بێ تا نەجاتمان بێ لەوەی کاتێک کە قەزیەکی کۆمەڵایەتی ڕۆدا کەیسەکە نەکەوێتە بەررسی زابطێک بەتەنیا بە عەقڵێک بیری لێ بکرێتەوە کە چۆن معالەجە بکرێ یعنی کۆمەڵە کەیس من کە ئەو قسەیە دەکەم لە خەلفەتی حزوری کۆمەڵێک مەلەفی زیندوو کە لەبەردەستی ئێمەدایە زۆر جار 5 کەس بیر دەکاتەوە نازانێت چی لێ بکە ئەی ئەگەر قەزیەکە خەیە بەردەستی
بۆ نمونە ئافرەتێک حاڵەت تووشی حاڵەتی حمل بۆ شووی نەکردو هاتوتە دەرێ لە ماڵ چی لێ بکەین باشە پێویستمان بۆ هەیە کۆمەڵە خەڵکی عاقڵ من بێ هەمومان هەر یەکە ئالیەتی خۆی بخاتەڕ و چۆن معالەجەی ئەو حاڵەتە بکەین ئەوە حەلێکیانە حەلێکی تر بەڕاستی چاو بخشێنرێتەوە بە ئەدای دامەزراوە حکومیەکاندا هەم بەو ئەشخاصانەی کە دانراون لەو شوێنانە بە هەموو حزبەکانیانەوە من بەسم حزبێکی دیاریکراو نییە بە هەموو حزبەکانیانەوە بۆوانەی کە پارتی دایناون بۆوانەی کە ئیشەتی دایناون بۆی کە کۆمەڵی چۆزانم کۆمەڵ دایناوم زوتنەوەی گۆڕان لە بەشێک لە موسساتەکان دایناون چاو بخشێنرێتەوە بە توانا و ئیمکانیەتی خیبرە و توانای معریفی و ئەدای ئەو کەسانەدا و چاو بخشێنرێتەوە ئەسڵەن بە دامەزراوەکاندا کە بەشێکیان ئەگەر لە من بپرسی پێویستی بە حەلکردن و هەڵۆشانەوە هەیە بە هەمان شێوە پێشتر قسەمان کرد لەسەر ئەوەی کە هەتاکو چارەسەری کێشەی کۆمەڵایەتی و مەسەلەی ئاسایشی کۆمەڵایەتی نەبێتە خەمێکی سیاسی گەورە و خەمێکی گەورەی مؤسساتی من بۆ خۆم گەشتبین نیم بۆی کە ڕۆژی کۆمەڵایەتی چاک ببێ بەڵێ بەڕێز ئاری ڕەفیق جێگری بەڕێبەری گشتی بەڕێبەرەتی بەرەنگاربوونەوەی تون و تیژی دش بە ئافرەتان زۆر سپاس بۆ بەڕێستان بەڵێ بیرانی بەڕێز و خۆشەویست بە شێواتی نەکۆتایی بەنامی باسی ڕۆژ تا دیدار بەخواتان ئەسپێرین خواتان لەگەڵ